پرۆسەی ئاشتی لە باکوور و چەکدانانی پەکەکە پێشبینی گۆڕانکاری گەورەی لێ دەکرێت. چاودێرێکی سیاسی دەڵێ ئەم فۆرمە لە خەباتی پەکەکە و خەباتی چەکداری کۆتایی هاتووە. دەبێت لە ئێستا بەدواوە بیر لە قۆناغی سیاسی بکرێتەوە و لێبوردنی گشتی بۆ ئەندامانیان دەربکرێت و ڕێبەرەکان ئازاد بکرێت تا پرۆسەی ئاشتی لە تورکیا گەشە بسێنێت. ئێستا پرۆسەی ئاشتی هەیە دەستی پێکردووە بەڵێن لە باکوور لە ڕۆژ ئاوا سەرپێخستنی با بڵین حکومەتی جارێکتری داڕشنەوەی دیزایانی سووریا هەیە بۆ ئەمانە تۆ ئەبێ هاوکاربی نەک ئەرقەلیان بۆ دروستکەی یعنی بەبستەکەم لەوەیە. دووەمیش ئیعلام کە هەموو حیزبەکانی ئیعلامیان هەیە بە تایبەتی ئیعلامی پارتی وێچێتی و تایبەتی پارتی بەڕاستی یعنی ناکرێت ئەم بابەتە لە ئیعلامەوە بڕوا کە ئەمە شکستە کە ئەمە تەسلیم بوونە کە ئەمە ئیتر با بڵین جۆرێکە لە ئاش بەتاڵی تر هەمومان نزانین دەوڵەتی تورکیا یعنی 100 ساڵە لەسەر ئینکاریکردن لەسەر مافی کورد دروست بووە. هەر بەڕاستی چاوەڕێەوە ناکەین بە هەفتەیە هەموو شتێ ڕووبای قسەکانی ئەمڕۆی ئەردۆگان زۆر جیاوازترە لە قسەکانی ڕابردوویان هەر بەڕاستی جیاوازە. ئەندامێکی کۆنگرەی نەتەوەی کورد کەنەکەش دەڵێ پێویستە دەسەڵاتی کوردی لە باشوور هاوکار و یارمەتی دەربێت لە سەرخستنی پرۆسەکە و لە میدیاکانیشانەوە سیمایەکی ناشرین نەکرێت بە بەری پرۆسەکەدا چونکە ئەم پرۆسەیە گرنگ و مێژوویە و بۆ ئەوەی بچێتە سەر پێی خۆی کاتی دەوێت. ئەم فۆرمە لە خەبات و تێکۆشانی پەکەکە تا ڕەدەی گەشتوتە بنبەست وەزیفەی چەکی پەکەکە کۆتایی پێهاتووە ئەو ئامانجی لە پێناوە هەڵگیراوە لە سەرزاری سەرکردایەتی پەکەکە کە نەتوانەوەی کووردە ئێستا کورد ناتوێتەوە بۆ بەدیهێنانی بوونی سیاسیانەی کورد لە داهاتووی تورکیایە هەلومەرجی کاری سیاسی لە تورکیا هەیە ئەکرێ قۆناغێک کۆتایی پێبێنن دەستکەن بە قۆناغێکی تر کە خەباتی سیاسی دەدێت گرنگیشە تورکیا لە ڕاستیە ڕۆڵی خۆی ببینێ لێبوردنی گشتی دەرکا بۆ زۆرینەی هەرە زۆر و یا بۆ کۆی چەکدارانی پەکەکە عەبدوڵڵا ئۆجالان ئازاد بێ بۆی سەرپەرشتیارێکی باشی قۆناغی ڕاگوزەری بێ و ڕۆڵێکی گەورەتری هەبێ لە سەرکەوتنی پرۆسەکەیە. لە دوای بانگەوازی ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە کۆتاییەکانی شوبات واتە مانگی 2 ئەم ساڵ بۆ خۆ هەڵوەشانەوەی پەکەکە و دەستبەرداربوون لە چەک و دواتر وەڵامدانەوەی بانگەوازەکە لەلایەن ئەو پارتەوە بە کۆنگرەی خۆ هەڵوەشانەوە لە کۆتاییدا یەکەم گروپی چەکدانانی پەکەکە لە پارێزگای سلێمانی بەکردەیی دانان و سوستاندنی چەکەکانیان ئەنجامدا و ڕایانگەیاند. چاوەڕێی هەنگاوی کردەیش لە دەوڵەتی تورکیا دەکەین. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.